ئەسلەوە دەکەین کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم ڕایگەاندووە لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمێکەوە هەلیکار بۆ سەرجەم گەنجان و لاوان و کۆمپانیەکانی کەرتی تایبەت دەدۆزنەوە کە ئارەزووی دامەزراندن دەکەن بۆ مەبەستەش لینکێک بڵاو دەکرێتەوە بۆ تۆمارکردنی ناوەکانیان بۆ بەرچاوڕوونی زیاتر لەو بارەیەوە ئەو کەسانی کە دەیانەوێت کاریان دەست بکەوێت و لینکەکە لەکوێ دانراوە یاخۆت زیاتر پێویستیان بە کام پسپۆریە هەیە و کام دەستی هەلی کار هەیە میوان لە هەولێرەوە میوانداری زۆر بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لەلامان ئامادەیە. سڵاوت لێبێت سەبارەت بە ئەوەی کە هەلی کار بۆ گەنجان دابین دەکرێت بە شێوەیەکی گشتی گەنجان چۆن بەرچاوڕوونیان هەبێت دەربارەی ئەم هەواڵە ئەم هەنگاوی ئێوە بۆ دابینکردنی هەلی کار. سلااو لە ئێوەش طبعا لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان چەند بەڕێوەبەراتیەکی کار هەنا لە هەر سێ پارێزگاکانی هەرێم لە هەولێر سلەیمانی دۆ و هەروەها لە ئیدارە سەربەخۆکانی گەرمیان سۆران زەخۆ و ئەم بەڕێوەبەراتیانە ئیش و کاریان بە دوواداچوونە بوو دۆزینەوەی هەلی کار لە کەرتی تایبەت لە ڕێگای ئەو لێژنانەی کەوا ڕۆژانە دەراچن و سەردانی خاوەنکارەکانەکەن یاخود لە هەندێک حاڵاتدا کە خاوەنکارەکان خۆیان سەردانی بەڕێوەبەراتی کار دەکەن کە پێویستیان بە هەلی کارە طبعا ئەمە کاری ڕۆژانەی لێژنەکانی دۆزینەوەی هەلی کارە و لەناو خودی دایرەکەشدا هوبەیەک هەیە کە هوبەی تومارکردنی ناوی بێکارانە هەرکە هەر گەنجێکیان خود هەر لاوێکی کە بێکارە و دەتوانیتن سەردانی بەڕێوەبەراتی بکاتن و نا سیڤەکەی خۆی پێشکەش دەکات و حەزی لە چ کارێکە و لە چ بوارێکدا پسپوری هەیە و دەتوانێتن چ کارێک بکاتن و لە شوێنێک دەتوانێت کار بکاتنە و لە ڕێگای ئەو لێژنانەوە ڕۆژانە بە دوای کاردا دەگەڕێت بوو دۆزینەوەی کار بوو ئەو کەسانەی کە ناوی خۆیان تومار کردووە ئەمە جگەلەوەی کە وێبسایتێکی تایبەت هەیە بە دۆزینەوەی هەلی کار کە ئەم وێبسایتە ڕاستەوخۆ و خاوەنکار و کرێکارەکان یاخود بێکارەکان دەتوانن پەیوەندی بە یەکترەوە بکەن و هەم خاوەنکار دەتوانێتن ئەو پسپۆریانەی کە پێویستێتی بوو ئەوەی دابمەزرێن لە لای خۆی لە ڕێگای ئەم وێبسایتەوە مواصفات و یاخود مەرجەکانی دامەزراندن لەم شوێنە بڵاو دەکاتە و ڕاستەوخۆ بێکارەکانیش دەتوانن پێشکەشی دەوەکاری پێشکەش بکەن بۆ خاوەنکار بووە ئەوەی بتوانن کار بدۆزنەوە. باشە کاک دەستبی باست لەوە کرد کە وێبسایتێک هەیە ئەم وێبسایتە لەژێر چ ناوێکایە ئەو کەسانی کە دەیانەوێت هەلیکاریان دەست بکەوێت چۆن بتوانن پەیوەندی بکەن و لینکی خۆیان بنێرن و زانیاریەکانی خۆیان بنێرن. ئەم وێبسایتە لە مێشەیە هەیە تقریبان زیاتر لە 3 ساڵ لە ئەم وێبسایتە کارایە و کار دەکاتن لە پێیجی بەڕێوەبەراتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی وێبسایتەکە هاتە خوارێ و ئەوەی کە نەتوانرێتن لە ڕێگای پێیجەوە وێبسایتەکە وەربگرێت دەتوانێتن پەیوەندی بە 5500 بکاتن ڕاستەوخۆ معلومات و زانیاریەکانی پێدەدرێتنە. باشە هەر کەسێک لە ڕێگەی ئەو وێبسایتەوە بیەوێت فۆرمێک پڕ بکاتەوە پێویستە و زانیاریانی کە تێدایە چی بن؟ زانیاریەکانی خۆی مەسەلەن ناویستیانی خۆی ژمارەی تەلەفۆنی خۆی و پسپوریەکەی خۆی مەسەلەن شارەزایەکەی خۆی لە کارت و ئەو کارانە کە پێشترێ کردوێتی یعنی هەرچەند زانیاری زیاتر لە سەرخۆی بە واقعی باز بکاتن ئەوە بەڕاستی بابەتی زمانە بابەتی بڕوانامەیە بابەتی شارەزایە لە ئیشکردندا بابەتی ئەوەیە کە تاکو ئێستا چەند کاری کردووە لە شوێنی کاری کردووە ئەو پێشگیریانێکە وەریگرتووە لە لای خاوەنکارەکانی پێشووتری و ئەو بابەتانن. باشە کاک نەزمی دیارە باستەوە کرد کە چەند لیژنەیەکەیە بە دوواداچوون دەکات بۆ ئەو کەسانی کە بێکارن و هەوڵ دەدرێت هەلی کاریان بۆ بدۆزرێتەوانێ بەپێی ئەوەی کە گەنجانیان بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەردانی بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیان کردووە ڕێژەی بێکاری لە چاستێکدا دەبینەوە گەنجانێکی زۆر بێکارن. بەتاکیت بەپێی ئەو
بارودۆخی کە هەرێمی کوردستان تێدەپەڕێتن لە قەیرانە دارایی و لە شەڕی داعش و لە وەزعە بێ موچە و بێپارەیە لە بازاردا هەیە بێکاری ڕێژەی بەرز بوویتەوە. من لە ساڵی 2009 کە بە دووادا چونمان کرد بۆ ڕێژەی بێکاری 2009-2010 ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان 6.2 بوو. یعنی ئەگەر ئەو بەو شێوەیە بەردەوام بانە لەوانەیە بەڕاستی زۆر دابازی بە، بەڵام ئێستا لەسەرەوەی 12 لە سەتا ئەم هوکارانەی کە لە پاش 2013 و 2014 و شەڕی داعش و بڕینی بودجەی هەرێم و وەزعی خراپی دارایی لە هەرێمدا ڕێژەی بێکاری بەرەو بەرزبوونەوە بچوو. ئەمە بابەتێکە بابەتێکیش بەڕاستی کێشە لە موچەی کەرتی تایبەتە، موچەکان بەپێی ئەو خواستنین کە گەنجەکان دەیانەوێ، یعنی بەراورد بە ڕاستە کاری فەرمانبەری لەوانەیە موچەی هەندێک فەرمانبەر زۆر کەمتر بێ لە موچەی هەندێک کەس لە کەرتی تایبەتدا یان لە کەمترین موچەی کەرتی تایبەت، بەڵام شێوازی دەوامکردنەکە بەڕاستی بوو گەنجان و بۆلاوان کێشەیە. خاوەنکارەکان 8 ساعاتی ڕێک کاریان دەوێت، بەڵام لە کەرتی حکوومەت بەو شێوەیە نییە. کەرتی حکوومەت لە دەوام 8 تا ساعات 2-2.5 ئەمە بەڕاستی کێشەیەکە کە نەتوانراتەکو ئێستا کۆنتترۆل بکرێتنە، لەبەرەوەی من تەسەوەرەکەم ئەگەر دەوامی فەرمانگەکانی حکوومەت تاکو ساعات 4 بیتن لەوانەیە ڕێژەی بێکاری کەم بێتەوە، لەبەرەوەی ئەوانەیە کە فەرمانبەرن ناتوانن کاری دوام بکەن، یاخود بە زەحمەت دەبێت بۆ ئەوان کە کاری دوام بکەن، یاخود ئەوانی کە لە کەرتی تایبەت تیش دەکەن و لەگەڵ کەرتی میریدا هاوشێوە یەکتر دەبن. بۆیە ئەمە هەندە جاران کێشەیە لە بری ئەو موچەیە بەڕاستی کە دەدرێتم بۆ خاوەن بۆ ئەوانەیە کە لە کەرتی تایبەت هیچ دەکەنە بابەتی هاتوچووە لەوانەیە هەندە جاران خەرش نەکرێتن، یعنی ئەو بەڕەموچەیە بەشی کرێ خان و یاخود بژێوی ژیانی ئایلەیەک بەڕاستی نەکاتن. بۆیە ئەمانە هەموو هۆکارن. زۆر جاران ئێمە فرسە عمل یاخود هەلی کاری زۆر دەبینینەوە، زۆر پەیوەندی دەکەین بە ئەوانەی کە ناوی خۆیان تومار کردووە کە بێکارن، بەڵام لەبەر دووری شوێنەکە، لەبەر بڕێ موچەکە، لەبەر شێواز یاخود چوونیەتی ئیشکردنەکە یاخود لەبەر نەوعی ئیشکردنەکەدا بەڕاستی جواب نادرێتەوە، یاخود حتا ئەگەر جوابی درێتەوە دەرێ ناتوانم ئەم کارە بکەن. ئەمە کێشەیەکە. کێشەیەکی تریش هەیە بەڕاستی کەرتی تایبەت تاکو ئێستا ئازادە لە دامەزراندن لۆ خۆدی خۆیان. بەڕاستی حکوومەت نەیتوانیە یعنی تاکو ئێستا کەرتی تایبەت ملزم بکاتن کە بێت هەموو دامەزراندنێک لە ڕێگای بەڕێوەبەراتەکانی کارەوە بێتن. خۆ ئەگەر هەموو دامەزراندنێک لە ڕێگای بەڕێوەبەراتەکانی کارەوە ببێت بە تاکید پێشاوی حکوومەت پێشاو ڕوونیەک دروست دەبێتن. ئایا ئێمە چەند کەس داواکاری پێشکەش کردووە چەند کەسمان توانیە دا بمەزرێنین، بەڵام ئێستا داواکاری لای ئێمە زۆرە، بەڵام دامەزراندن لەبەر ئەوەی کەرتی تایبەت ئازادە لە ڕێگای علاقاتی شخصی، لە ڕێگای خزمایەتی و برادەرایەتی و ئەوانە زۆر تاثیر دەکەن کە ناتوانرێتن کۆنتترۆلی ئەوە بکرێت کە ئایا دامەزراندن لە کەرتی تایبەت تا چەند زۆرە. کاک نەزمی باس لەوە دەکەیت ئەگەر دامەزراندن لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیەوە بێت، ئەوە ڕەنگە زۆرێک لە هاوڵاتیان یاخود کاریان دەست بکەوت و ئەوانەی کە دوو کاریشیان هەیە مافی ئەوە نەخۆن کە هیچ کارێکیانی و تەنها یەک کار بکەن. ئێوە هیچ هەنگاوێکتان ناوە بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنی پەیوەندیدار بکەونە ئەو ڕێککەوتنەی هەم کۆمپانیەکانی کەرتی تایبەت بە تایبەترەوانی کە ئازادن لەوەی کە چۆن کارمەندە ئەمەزرێنن کار بکەن دامەزراندەکان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی و کار و دەستەبەری کۆمەڵایەتیەوە بێت، لەگەڵ لایەنی پەیوەندیدار هیچ هەنگاوێکتان ناوە بۆ کارکردن لەسەر ئەم پێشنیاری ئێوە؟ بە تاکید ئێمە لەگەڵ ژووری بازرگانی بە بەردەوامی کە لەبەرەوەی بە خوتان دەزانن کە بەڕێوەبەراتی گشتی دەستەبەری کۆمەڵایەتی وەکو ئیشکردن سێک لایەن تێدا ئیشی یەکەن، ئێمە وەکو لایەنی حکومی و سندیکای کرێکاران وەکو نوێنەری کرێکاران و ئەو کەسانێک کە بە دوای کاردا دەگەڕن و ژووری بازرگانی کە تەمسیلی نوێنەراتی خاوەنکار و کۆمپانیاکان ئەکاتن. والیجانەکانی ئێمەش کە دەراچن بە هەمان شێوە ئەم سێ کەسانەی تێایە و بە بەردەوام لەگەریان هەوڵدەن کە هەوڵ بدرێت بەڕاستی هەموو خاوەنکارەکان هەمان بدرێن
کە ئەو کەسانەی دادەمەدرێنن یا خۆت کە پێویستیان بە هەلی کارە لە ڕێگای بەڕێوەبەرەتەکانی کارەوە بێ بۆ ئەوەی بتوانین بەڕاستی باشترین کار بوو ئەوان و بۆ خەڵکی کەش ئەنجام بێنێتە دی. باشە کاک نەزمی دیارە هەوڵەکانی ئێوە بۆ ئەوەی کە ئەو کەسانی بێکارن کاریان بۆ بدۆزنەوە بەپێی ئامارێگەگەر لەبەردەستا بێت چەند هاوڵاتی لەو ژمارە زۆرە بێکاری کە ڕویان کردوتە ئێوە و ناوی خۆیان نووسیوە کاریان دەست بکەوێت چەندیان سوودمەند بوون چەندیان هەلی کاریان دەستکەوتووە. بەڕاستی بابەتی ئامارەکە ئێوە ڕوژی هەینی بە منتان ڕاگەیان بۆ مقابلەیە بەڵام لە دوو یان سێ دوو ینی لە مانجی دوودا گشت ئامارەکانی تایبەت بە کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی گشتی کار و دەستەبەری کومەلاتی ئەعلان دەکرێن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا یاخود بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کە چەند کەس دەستەبەری کومەلاتی لە ساڵی 2021 بوویان کرایە و چەند کۆمپانیا بەردەستەبەری کەوتون و چەند هەلی کار دوزرایتەوە چەند کەس چوینە سەر کار و ئەم بابەتانە گشت چالاکیەکان ڕادەگەێنرێن. باشە کاک نەزمی دیارە ئەو کەسانەی کە یەنە لای ئێوە ناوی خۆیان دەکەن بۆ هەلی کاریان دەستکەوێ ڕەنگە زمانزانین و هەروەها بوونی ئەزمون چەند بابەتێکی دیکە وا بکات زووتر کاریان دەستکەوێت ئەمانە تا چەندە کاریگەری لەسەر ئەوە جێهێڵێت کە ئەو کەسانی ناوی خۆیان تۆمارەکەن کاری ینی ئاسانتر کاریان دەست بکەوێت. بەخۆی سیستەمەکە وادانڕایە بە تەسەلسل ئەمە پێدادەین یعنی کە فرسە عمل دەبرێن کەسێک دێتن دەوای دا هەلی کارەکاتن بە پێی پسپۆریەکان لە ئەمە لە چ شوێنێک ڕاوەستاون یانی لە پێشترێکە پەیوەندی پێوەکراوە لەو شوێنەوە دووبارە دەست پێ دەکەینەوە پەیوەندی دەکەینە تەماشای پسپۆریەکانی لای خۆمانەکەین بە پێی ئەو تەسەلسولەی کە هەیە و تەلەفۆنیان بوو دەکرێتن پەیوەندیان پێوە دەکرێتن ئەوەی کە وەڵامی دایەوە ئامادە بوو بێت بوو کارەکە ئوکێ ئەوەی کە ئامادە نەبوو بێت بوو کارەکە ئەوە بەپەبێت تەسەلسولەکە دەچتە ئاخیر ژمارەیەکە پێش ئەو ڕوتومار کرایە یعنی بەو شێوەیە ئیش لەسەر ئەوانە دەکەینە بە تەسەلسول یعنی بە پێی داواکاری خاوەنکارەکان و پسپوریەکانی کە پێویستە و بەپێی ئەو ڕێزبەندەی کە لەلای ئێمە تومار کرایە. باشە کاک نەزمی بە شێوەیەکی گشتی و داواکاریانی کە پێشکەش بە ئێوە دەکرێت بۆ ئەوەی کە هەلی کار بدۆزرێتەوە زیاتر کۆمپانیاکان پێویستیان بە چ جۆرێک هەیە لە دەستی کار بە کام پسپۆریانە؟ هونەریەکان زۆر پێویستن هونەریەکان ئەوانی کە لە بوارەکانی هونەریدا شارەزان و زمانەکان بەڕاستی زۆر پێویستی زمانی عەرەبی پێشتر زمانی ئینگلیزی زۆر ئەوە بوو بەڵام ئێستا بەڕاستی زمانی عەرەبی منافسەی زمانی ئینگلیزی ئەکاتن لە ئیشکردن لە هەرێمی کوردستان و هەروەها بابەتی ئەن کۆمپیوتەر و ئەو بابەتانەی کامیرەی چاودێری و ئەنتەرنێت و ئەو بابەتانەش زۆر تەلەبی لەسەرە یاخود زۆر باشە ئەگەر کەسێک هەیبیتن حقیقەت ئەمە بەڕاستیش کێشەیە بوو ئێمە زۆر جاران زۆربەی هەرە زۆری خاوەنکارەکان بەخۆی ئێستا لەوانەیە دوکانی زۆر بچووکی شەبیتنە کە کەسێک دەوە کاتن دەری حەزم لێە کۆمپیوتەر بزانیتن لەبەرەوەی شاشەیەکی لە دوکانەکەی داناوە و حیساباتێکی داناوە بە کۆمپیوتەر ئێستا لێک دەداتەوە یان پارەکان وەرەگیرێتن و حیسابەکاتن بۆیە ئەمە بەڕاستی بۆ زۆر گرنگە کە بەداخەوە لای ئێمە زۆر کەمە یعنی حتا زۆر جاران وایە ئەوانی کە دەرچووی بەشی کۆمپیوتەریشن بەڕاستی زۆر لە دوو خواست یاخود لە دوو تەلەبی خاوەنکارەکان نییە یاخود ئەو شتێکە خاوەنکار دەیەوێتن ئەو شارەزایەی تێدا نییە لەو کەسەدا ئەمە کێشەیە لە کێشەکان. باشە کاک نەزمی دیارە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی تا چەندگە هەنگاوتان ناوە لەگەڵ تەواوی دامەزراوەکان واروەها وەزارەتی پیشەسازی و هەموو ئەو وەزارەتانی دیکە کە هەلی کار دەرەخسێن یاخود هۆکارن بۆ ئەوەی کارمەند بچنە نێویان کار بکەن
هەماهەنگ بوون پلانتان هەبووە بۆ ئەوەی زیاتر هەنگاو بنێن کە هەلی کار بۆ گەنجان دەستەبەر بکەن. بەخۆی سیاسەتی بەکارخستن هەیە لە هەرێمی کوردستان و لە بەغداش سیاسەتی بەکارخستن هەیە زۆربەی هەرە زۆری وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بەشدارن لە بردەدا بردی سیاسەتی بەکارخستن کە وەزارەتی کاروباری کومەلایەتی سەرپارشتی دەکاتن وەزارەتی پەروەردەیە وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی پیشەسازیە سندیکا کرێکارانە جووری بازرگانیە زۆربەی هەرە زۆری وەزارەتی پلاندانانە زۆربەی هەرە زۆری وەزارەتەکان بەشدارن لەم بردەی سیاسەتی بەکارخستن کە چ دەکرێت و پێویستە چ بکرێت لە بابەتی بەکارخستنی گەنجاندا. بەڵێ زۆر سپاس بۆ نەزمی موسا عوسمان جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە لەگەڵمان ئامادە بوویت. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.